السلام عليكم. وش عندي؟ قاصد يقا كوكان اي افرين من الله عزيزة كان يا رب يا ريا شوية افرين باشا بيارا سربە پارێزگای کوێیە؟ ئەی ئافرین یەک چەپڵەی قایم بۆ خۆتان زۆر باشە هەر بژین باشە پێم بڵێن ئێرە ناوچەیەکی چییە؟ گەشتیاریە. ئافرین ناوچەیەکی گەشتیاریە جگەلەوە ناوچەیەکی سنووریە سنووری لەگەڵ کوێیە؟ ئافرین سنووری لەگەڵ وڵاتی ئێرانایە باشە پێم بڵێن چەند مەتر دوورە لە ئێرانەوە؟ ئەی 50 مەتر؟ ئافرین ناڵە عەزیزەکان حەزەکەن چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ زۆر باشە ئەڵێ لە دارستانێکە ماڵگەلێکی زۆری مێرولەی لێبوو هەر یەکەیان سەرقاڵی ژیان و گوزەرانی خۆی بوو بەخۆشی و شادی لەگەڵ بێچۆکانیانە ژیانیانە گوزەران یەکێ لە ماڵی مێرولەکان کە لە ناو هەموویانە بەڕۆح سووک و چاکەکار ناسرا بوو پێکەوە لەگەڵ مناڵەکان بە ئاسوودەی ژیانیانە گوزەران ڕۆژێکیان دایکە مێرولەکە نەخۆش کەوت نەیەتوانی بڕواتە دەرەوە خواردن بۆ بێچووەکانی پیا بکە لەو لاشەوە بێچووەکانی هەستیان بە برسێتیە کرد و بێتاقەت و ماندوو بوون ناچار ڕۆیشتن بۆ لای دایکیان و پێیان وت دایە برسێتی زۆری بۆیە ناویت کە چارەسەرێکمان بکە دایکە مێرولەکە ئەو بارودۆخە کەمێک بیری کردەوە وتی زۆر باشە ڕۆڵەکانم ئێستا ئەڕۆم خواردنتان بۆ پەیاکەم هەر چۆنێ بێ بە ماندوویی و ئازارەوە ڕۆیشتە دەرەوە بیری کردەوە کە داوای یارمەتی لە خاتوونمەی هاوڕێی بکە بۆ مەبەستا ڕۆیشتە ماڵی خاتوونمەی دراوسێ و داوای یارمەتی لێ کرد کە تا ئەو کاتەی چاکە بێتەوە بڕێ خواردنی باتێ بۆ مناڵەکانی چونکە زۆریان برسیە بەڵام خاتوونمەی دراوسێی وتی ببوورە خواردنم تەنها بەشی خۆم و مناڵەکانی خۆمەیە ناتوانم یارمەتی بەم مێرولەی دایک سوپاسی کرد و ماڵاوایی لێ کرد و ڕۆیشت ناچار بە نەخۆشی ملی ڕێگەی گرتە بەر و ڕۆیشت تا بچێ خواردن بۆ مناڵەکانی پەیاکە دوای چەند ڕۆژێک مێرولەی دایک بە تەواوەتی چاکبووە دەستی کرد بە کۆکردنەوەی خۆراک بۆ مناڵەکانی هەروەها پێکەوە لەگەڵ بێچووەکانی هەوڵی زۆریاننا تا خۆراک پاشەکەوت بکەن بۆ زستان چونکە
دوای یەک دوو مانگی تر زستانیەتە پێش و بەفر و باران ڕێگەی لێگرتن بچنە دەرەوە. ڕۆژگار هات و ڕۆژگار ڕۆیشت. زستان هات و سڵاوی کرد و کورد و تەنی بەرگی هەژاران دادڕا. لە ڕۆژێکی باراناویە ئەو دزەی کردە ناو ماڵی خاتونمە، چونکە لە تەنیش چاڵە ئاوێکەوە بوو. هەموو ئەو خۆراکەی هەڵیان گرتە بوو بۆ زستان تەڕ بوو. خۆی و بێچۆکانی ئەوەندەیان پێکرا کە بچنە سەر بەردێکی بڵند تا لە خنکار ڕزگاریان بێ. بۆ ڕۆژی دواتر خاتونمە و بێچۆکانی هەستیان بە برسێتێکی زۆر کرد. بەڵام چۆن بچنە دەرەوە؟ ئەی ئەبێت چی بکەن؟ خاتونمە وتی چارەیەک نییە، ئەڕۆین بۆ ماڵی خاتون مێرولەی دایک و ئەو دراوسەیەکی میهرەبانە و ئەتوانێ یارمەتیمان بە. بەڵام کە بیری کردەوە ئەو ڕۆژەی ئەو هات بۆ لای و داوای یارمەتی کرد، ئەو داواکەی ڕەت کردە و خواردنی پێنەیە. وتی ناکرێ بچین، چونکە ئێمە لە تنگانای یارمەتی ئەوانمان نەیە. ئەی خوایە، ئێستا ئەبێ من و مناڵەکانم چی بکەین؟ ڕوو لە دەرگای کێ بکەین؟ خۆ بەم زستانە ناتوانین خۆمان خۆراک پیا بکەین. لەو بیرکردنەوەیان بوون لە دەرگای ماڵیان درا. کاتێک فەرمویان کرد بینیانەوە خاتون مێرولەی دایکە بەخۆی و خواردنێکی زۆرەوە هاتۆ بۆ لایەن. پێیوتن دراوسێ ئازیزەکانم، هەواڵم زانی کە دوێنێ شەوچی ڕوویاوە، لەبەرەوە وتم ئێستا بێچۆکان برسیانە با خواردنیان بۆ پەیاکەم، لەم تەنگانەیان ڕزگارتان بێ. خاتونمە زۆر هەستی بە شەرمەزاری کرد، پاشان بە شەرمەوە سوپاسی کرد و وتی بەڕاستی تۆ دراوسەیەکی میهرەبانی. خاتون مێرولەش وتی ماڵی دراوسێ بۆ دراوسەیە. مناڵەکان چیرۆکەکە وەش بوو؟ کەواتە یەک چەپڵی قایم بۆ خۆتان. باشە، ئێستا یەکێک ئێمە لاتان هەر یەکە و پرسیارێکی لێکەم لەسەر ناوچەکەتان، لەسەر ژیانی ڕۆژانەتان، لەسەر چیرۆکەکەش. باشە؟ باڵێ. ئافرین. هایما. باڵێ. وەشەنی؟ خاسنە. خاسی؟ ئەی ئافرین هایما. هایما؟ باڵێ. بۆ لوچنەنی؟ یەک. ئافرین، هەر بژی هایما. هایما؟ باڵێ. باشە تۆ مێرولە بینیوە؟ باڵێ. ئەی باشە ئازاری مێرولەیەی؟ ها؟ ئەی ئازاری مێرولەی ئەیان کوژی؟ بۆچی؟ لەبەرەوەی ئەو ئەڵێ ئەو باڵە بەخوایان دروستیان کە مێلورە. ئافرین، هەر بژی هایما. هایما؟ باڵێ. ئەی ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ باڵێ. دەی گۆرانێکم بۆ بڵێ. سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلی ژاپێمە، زۆر وریایە و بچووکە، خنجیلە و ئێسکسووکە، پێمان دەڵێ وریابن دەرزا زۆر ئازابن، هەر جارە و بە بابەتێک جوان فێرمان دەکا پیتێ، بەلاشەژەم بچووکە هێندە کارا و چاپووکە. باز بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوی وەک چامان. ئەفەرین، یەک چەپڵەی بۆ لێبەر. هەر بژی میران. میران پۆلو چەندێنی؟ دوو. ئەی ئافرین میران. میران حەزت لە قوتابخانەیە؟ میران حەزت لە قوتابخانەیە؟ ئافرین، یەک چەپڵەی بۆ لێبەر. هەر بژی وارە. باڵێ. خاسەنی. وەشەنی. وارە تۆ حەزوو لە گوێزە؟ باڵێ. بۆچی؟ پانی زۆر خۆشە. گوێ زۆر خۆشە وە نییە؟ باڵێ. سمۆرەش حەزی لە گوێزە. سمۆرە وایە؟ باڵێ. ئاتی ئەها گۆرانیەک هەیە بەسەر سمۆرە و گوێزە. بزانم ئەزانی کامەیە؟ هاڵێ سمۆرە کلکی زەردە. سمۆرە کلکی زەردە. چاوی جوانە و بێگەردە. چاوی جوانە و بێگەردە. گوێی قوتە و پشتی بۆرە، وریایە و فێڵی زۆرە، بەدانی تیژ گازەگرێ، ئەتوانێ ئێسخان ببڕێ. وایە؟ باڵێ. ئافرین، یەک چەپڵی قای بۆ وارە. ئەحمەد. ها؟ وەشەنی؟ خاسەنی گیان. پۆلو چنەنی؟ دوو. ئافرین. باشە ئەحمەد، تۆ
هاوڕێ و زۆرە باشە یارمەتی هاوڕێکانە ئەی ئەگەر پێویستیان بە تۆ بێ باشە ئافەری ئەحمەد زانی گۆرانیە شعرێ شتێکم بۆ بڵێ شعر ئادی شعرێکم بۆ بڵێ دەرچی پۆلی یەکەمێ وا لە پۆلی دووەمم یاخوا لێمان پیرۆست بێ خوێندنی ساڵی نوێمان لێن قوتابیەکی وریان گۆراڵی مامۆستا ئەفەری هەر بژی یەک چەمڕێ قەیمی بۆ لێبەر ئەفەری جوان بەڵێ قاسی ئەفەری جوان بەڵێ باشە پۆل و چەندنی سێ ئەفەری جوان بەڵێ باشە لە ناحیەکەی ئێوە تا پۆلی چەندی تیا تا پۆلی دوانزە پۆلی دوانزە بەڵێ ئەفەری ئەی باشە ئەگەر لە پۆلی دوانزە دەرچین ئەبێ واز لە خوێندن بێنین نا ئەی ئەبێ چە بکەین دەبێ بچی بۆ زانکۆ ئێرە زانکۆی تایە نا ئەی لەکوێ تایە لە هەڵەبجە و سلێمانی هەولێر ئەی ئەفەرین لە هەڵەبجە سلێمانی هەولێر دووهۆک لەو شوێنانە تیاتی وایە بەڵێ ئافەرین باشە جوان بەڵێ ئەزانی شتێکم پێشکەش بکەی بەڵێ ئادەی کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە لێم بڕوانە ئیش و کارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی جڵم ئامێرێکی ئێستیارم هەڵا ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆ تانمانەی وشیاریم وەرە بەکارم بێنە زانیاریم لێ دەبێنە بەرزان مەحموود جوان بەڵێ باشە تۆ ئەوە حەزت لە جلی کوردیە بەڵێ زوو لە بەریەکەی بەڵێ ئافرین زۆر جوانە ئەوە مناڵان جلی کوردی لەبەرکەن بۆ بۆنەکان بۆ یادەکان بۆ جەژنەکان بۆ بەرنامەی مناڵان وایە بەڵێ ئافرین یەک چەمڕێ قەیمی بۆ لێبەر ئاریا بەڵێ وەشەنی بەشبی قاسی ئاسنم ئافرین ئاریا بەڵێ بۆلوچنەنی یەک مەکتەب خۆشە بەڵێ ئەم ساڵ چوویتە مەکتەب بەڵێ ئافرین هەر بژی ئاریا زانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادێ سمۆرێک هاوڕێما لە ناو پۆلیژۆ پێمان زەروریایە و بچووکە خنجی لەو ێسر بسووکە پێمان دەڵێ وریابن لە دەرزازت ئازابن ئەرجارێ و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چەوپووکە سپاس بۆ تۆ هاوڕێیان خۆشمەندەوی کچەوە ئەفرین یەک چەمڕێ قەیمی بۆ لێبەر هەر بژی یاریە گیان هەستی بەڵێ خاسی خۆشەبی وەشەنی گیان وەشبیە خۆ باشی هەستی بەڵێ باشە تۆ پۆلوچنەنی پەنج ئافرین زۆر باشە باشە هەستی بەڵێ لە ناحیەکەی ئێوە بە چ شتێک بەناو بانگە گوێز وایە ئافرین ئەڵێ هەورامان گوێزی زۆرە گوێزی هەورامان بەدەست ئەشکێ واتە گوێزەکەی ئەوەنە زۆرە ئەوەنە ناسکیشە بەدەست ئەشکێ وایە ئافرین باشە تۆ حەزت لە ناوچەکەی خۆتانە بەڵێ بۆچی لەبەرەوەی هەواکەی پاک و فێنکە ئافرین هەواکەی پاک و فێنکە دواتریش ئەمە وەتەنی خۆتە ئەمە نیشتیمانی خۆتە وایە بەڵێ ئافرین زۆر باشە هەر بژی هەستی بەڵێ ئێزانی گۆرانی شتێک بۆ بڵێ ئادی خوێندەواری چرایشینە ڕێگەی ئاواتیشینە سەرچاوی بیرروزانینە وەشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە چارەی دەردی هەشاریە لە ناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالی بیر و دەچە بۆ میلەتی چەکی مەمەز گزینگی وێژەی هەڵبەست ئەفرین بەرزی و پیتۆڵی ناوداری ئاوەدانی و گەشەداری گشتدایەنان و زانیاری هۆی خوێندنەوە خوێندەواری مەتحەت بێ هەر بژی ئەفرین یەک چەمڕێ قەیمی بۆ لێبەر دەست خۆش ئەفرین کاکە زەکەریا بەڵێ وەشی قاسەنی وەڵا وەشی ئافری کاکە زەکەریا سیرکە چەند جوان خۆی گۆڕیوە هەمیشە ئاوە بە پاک و خاوێنی لە بۆنەکانە بەشدار بە هەمیشە ئاوە پۆشاکی کوردی لەبەرکە باشە بەڵێ ئافری تۆ پۆلوچنەنی پەنج ئافرین زۆر باشە باشە زەکەریا پێم بڵێ بەڵێ ئەگەر هاوڕێک و پێویستی بە یارمەتی تۆ بێ تۆ یارمەتی بەڵێ بۆچی بەرەوەی گوناح ئەوە یارمەتی ئێمەیە ئافرین
تۆ یارمەتی بە بۆ ئەوەی ئەویش یارمەتی و باتەوە باشە؟ بەڵێ. ئافرین زەکەریای جوان زەکەریای پاک و خاوێن زەکەریا ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ خوێندەواری چراژینە ڕێگای ئاواتی شیرینە سەرچاوی بیرروزانی ئەوە شادی و راپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە لەناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە سەر شۆقی لالەی بیر و دەسە بۆ میلەتێکی مەبەستە خوێندەوە ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبە هەر بژی دەست خۆش نما بەڵێ وەشەنی ئەسەنی ئافرین نما تۆ پۆل و چنەنی دوو ئافرین نما باشە تۆ حەزی لە قوتابخانەیە بەڵێ باشە هاوڕێ و زۆرە بەڵێ باشە ئێوە ڕۆژانە دوایەوەی کە خوێندنەکە تا تەواوەکەن چیەکەن یاری چی یاریەک زۆرەکەن ئەستەڤەردان ئافرین نما ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی قوتابین دەفەوەی سیازەر ژیر بەڕێزە بلبلی کچکی داخیژی پێپەروان شەیدای گڵی زانستم هەر لە خوێندنا ببەستم شەو ڕۆژ هەڵ دەدا تا پێت فێر بووم عەزیزمە ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر کاکە ئارۆ بەڵێ وەشەنی وەشبی خاسەنی فرە خاسی ئای لەخوا بە زیابێ ئافرین هەر بژی کاکە ئارۆ تۆ پۆل و چنەنی سێ ئافرین ئارۆ باشە پێم بڵێ ئێرە ناوچەیەکی چییە؟ هەورامان ناوچەیەکی چییە؟ هەورامان ناوچەیەکی گەشتیاریە وایە؟ بەڵێ باشە گەشتیار زۆریە بۆ ئێرە؟ بەڵێ باشە تۆ بە گەشتیارەکان ئەڵێ پاک و خاوێنی ئێرە ڕاگرێن بۆ ئەوەی ئێرە پیس نەبێ؟ بەڵێ دە باشە سەیرێکی کامێرەکە بکە بڵێ گەشتیارە بەڕێزەکان کە هاتنە هەورامان پاک و خاوێنی ناوچەکە بپارێزن گەشتیارە ئازیزەکان گەهاتن هەورامان باخاوێنی ڕابگرن ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبە هەر بژی ئارۆگیان دەست خۆش هەنی بەڵێ وەشەنی وەشبی خاسی بەڵێ ئافرین هەنی بەڵێ تۆ پۆل و چنەنی چوار پۆلی چوار باشە هەنی بەڵێ تۆ حەزت لە چوانەیەکە زۆر هەموویان بەڵێ یعنی لە هەموویان زۆر باشی بەڵێ ئافرین زۆر باشە ئەوە پێویستە مناڵان گرنگی بن بە خوێندن ئەوە حەزیان لە قوتابخانە بێ بۆ ئەوەی لە پاشە ڕۆژان بن بە کەسێکی زۆر باش بۆ وڵات باشە؟ باش ئافرین هەنی ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنێ بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخێنە سەرسەر پێی فێر دەمین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنی نەزانی لە بنبێنین ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی کاکە دابان بەڵێ وەشەنی خاسەنی وەشەنی من فرە خاسم ئەی تۆ زۆر باشە دابان بەڵێ باشە پێم بڵێ ناوچەکەی ئێوە کشت و کاڵ خەریکی چین زۆر کشت و کاڵەکە گوێز گوێز واتە بەس بەرهەمی گوێستانەیە؟ نا ئەی دوو هەناریش هەناری ئێرە زۆر خۆشە وایە؟ بەڵێ تووەکەشتان وشکەکەنەوە دواترەی فرۆشن ئەویش سوودێکی تەندروستی زۆر باشیە وایە؟ بەڵێ زۆر باشە ئافرین دابان ئەی تۆ پۆل و چنەنی چوار حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ ئافرین زۆر باشە یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر لافە بەڵێ چۆنی باشی ئافرین لافە لە پۆلی چەنی پۆلی چوار حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ بۆچی؟ بەرەوەی خۆشە بەرەوەی فێری زانست و زانیاریە بین لە داهاتووە بین بە کەسێکی زۆر باش قوتابخانە فێری زانیاریمانەکە فێری زانستمانەکە وایە؟ بەڵێ ئافرین لافە زای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بینین شاگردی ڕێ ڕووناکەین
وێنەی بەرز و دڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێ فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستای ڕابەرمان فەرمان لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بنبێنین محەممەد داری ئافرین هەر بژی یەکجەم لە قایمی بۆ لێبەر دەست خۆش لەبەر بەڵێ چۆنی خۆش بیاخوا باشی هاریوەڵا باش ئافرین باشە تۆ سەردانی سلێمانیەکەی زوو هاریوەڵا حەزت لە سلێمانیە وەڵا زۆر باشە کەواتە لەوێ هاوڕێو هەیە باشە بە هاوڕێکانە بڵێ سەردانی هەورامان بکەن بۆی مناڵانیش ئەوانەی کە ناتون بۆ هەورامان شارەزای ئێرە بن بۆ ئەوەی ئەم شوێنە خۆشە ببینن شارەزای ژینگەکەی بن شارەزای کولتورەکەی بن باشە بەڵێ ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بژی ژیار بەڵێ وەشەنی وەشبی خاسی وەشبی خوا بەزیابێ فرەفرە خاسیان خاس بەڵێ باشە ژیار بەڵێ هەورامان بە شتێک زۆر بەناوبانگەکە کاری دەستیە خۆتان دروستیەکەن لێرە شاڵ چییە؟ شاڵ و کڵاش ئافرین شاڵ و کلاش وەکوانەی خۆ لەبەرتەوایە بەڵێ ئەوە بەرهەمێکی زۆر باشە کە تایبەتە بەم ناوچەیە کە ناوبانگێکی زۆری هەیە کە وای لێ هاتووە لە هەنێ وڵاتیش بە بۆنەوەی کە کورد چووەتە وڵاتانی تر بینیویانە زۆریان پێجوان بۆ وایە بەڵێ ئافرین ئێمە پێویستە شانازی بە شتەکانی خۆمانەوە بە کولتوری خۆمانەوە بکەین وایە بەڵێ ئافرین ژیارەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی دۆستیاشە من قوتابێکی وریامە میشە دۆستی یاسام ڕەوشتم بەرز و پاکە ڕەوت و کردەوەم چاکە لە هەر شوێنە یاسا بێ لامە سەرچێپی نابێ مامۆستا دێ سپاسە ئەوەی کردم ئەم باسە پێشکەوتن بە یاسایە سوودی هەمووانی تایە یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش هانۆ گیان بەڵێ وەشەنی وەشبی خاسەنی وەشبی هانۆ بەڵێ پۆلوچنەنی چوار چوار ئافرین هانۆ تۆزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی قوتابی ژیرێمە قوتابی ژیرین خاوەنی ڕۆژبیری قتی ڕێ ڕووناکی وێنەی بەرز و دڵپاکی خامۆ کتێب و دەفتەر هەرسێکی دەخەینە سەرسە پێ فێر دەبین زانستی ڕەوشتی جان بەرز خاموو ڕەوشتی جان و بەرزی مامۆستای ڕابەرمان فەرمان لەسەر سەرمان ئەتر دەبێ بخوێن نەزانین لە بن بێنم محەممەدایە ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر گردون بەڵێ وەشەنی وەشبی خاسی وەشبی ئافرین گردون بەڵێ باشە لە ناوچەکەی ئێوە ئاژەڵداری زۆرەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مار مانگا ئەو شتانە چی بەخێوەکەن قاتر و چی هێسر و هێسر باشە هێسر بۆچی بەکارێ لێرە وڵا لێرە سەر حلوودە ئیشی پێەکەن لە ئێرانە بەڵزی نووشی دیێت و ئەوانە واتە بۆ شت بارکردن وایە بەڵێ ئافرین لەبەرەوەی هێستر ئاژەڵێکی زۆر بەهێزە وایە بەڵێ ئافرین یەکچەم لە قایم بۆ گردون وەنەوشە گیان بەڵێ خاسی وەشبی وەشێنی وەشبی باشی بەڵێ وەنەوشە پۆل و چنەنی چوار چوار ئافرین نەکەی واز لە قوتابخانە بێنی باشە بەڵێ و لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش وەنەوشە ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی هەورامانەکەم تۆوا بۆ وانێ داخم چیوێ چەنی گوڵ چەنێ هەورامانەکەم تۆوا بۆ وانێ داخم چیوێ چەنی گوڵ چەنێ ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بژی داریان جان بەڵێ ئەی تۆ وەشەنی وەڕیە خاسەنی وێ ئەی تۆ پۆل و چنەنی شش ئافرین زۆر باشە بەو هیوایە کە لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە باشە داریان بەڵێ ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ ئادەی بیارەوە شەویستانە دایم نادڵمە نگەر ساتێەوە مۆنەش در وەردەم مات و مەلی بیایی تاقانە دڵی مایە و ئازایی دڵیم دایم سۆزە مرمانی جارجار زەرد بە میمانی بلمی باخچە و بیارەی وە شەپسەوە ئەفرین هەر بژیت یەکچەم لە قایمی بۆ لێبەر ئایا بەڵێ وەشەنی خاسەنی پۆل و چەنەنی سێ ئافرین باشە ئایا زانی گۆرانی یەکەم بۆ بڵێ بەڵێ ئادەی
لە سەرای ساڵەوە خوشکەکان براکان هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە هایم ڕایە جان و قوتابخانەیە کە بۆ زانی هێلانێ بە یەکشدا دبینەوە ڕێگەی خوێندن نەگرینەوە. فەرە ئەفەرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر دیا بەڵێ وەشەنی بەسوی قاسەنی باشە دیا تۆ خەڵکی کوێ دیارە بیارە یارە زۆر زۆر خۆشە وایە بەڵێ باشە ئێستا چ وەرزێکە ئێستا وەرزی پاییزە پاییز. ئافەرین وەرزی پاییز وەرزێکی گەرمە یان ساردە بەرە ساردێت بەرەو ساردیە چێ کە بەرەو ساردی چووە بێ ئێمە جلی چی لە بەرکەین پێویستە جلی زستانان لەبەر ئافەرین ئەو جلانە لە بەرکەی کە سەرمامان نابێ وایە بەڵێ ئافەرین هەر بشی دیا ئەزانی هەتا دەم بۆ ببژێری باورامی بەڵێ دەی یوە دوێ یەرێ چوار پێنج شش حەوت هەشت نۆ دە ئافەرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش هەنی گیان بەڵێ وەشەنی وەربی قاسەنی خاس هەنی پۆلوچنەنی سێ سێ ئافەرین هەنی تۆ حەز لە مەکتەبە بەڵێ بۆچی بۆیەکە فێرش دەبین ئافەرین زۆر زۆر باشە ئاوا پێم خۆشە کە مناڵان هەمویان لە قوتابخانە و گرنگی بە قوتابخانە ئێن و هیچیان نانێ واز لە قوتابخانە بێ بەڵێ. ئەی حەزت لە خوێندنەوەی چیرۆک و شتی وایە بەڵێ زۆر باشە کەواتە منیش گۆڤارێکم بۆ هێناون ناوی گۆڤاری پەپولێ کە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە بابەتی سەرنج ڕاکێشی تایە دوایی ئەتان نەمێ بۆ خۆتان لە ماڵەوە بیخوێندنەوە باشە بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ قایمبوونی هەر بژی نزا بەڵێ وەشەنی خاسەنی قاسەنی خاسەنی فرە خاسم ئەی تۆ پۆلوچنەنی چوار چوار ئافەرین باشە نزا ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخێن سەستەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمان فەرمان لەسەر سەرمان دەی قایمتر ئافەرین ئەرفی بەڵێ وەشەنی خاسەنی قاسەنی خاسەنە ئەفەرین تۆ پۆلوچنەنی پۆلی پەنجینە پێنج باشە ئەرفین تۆ بۆ جوان خۆت گۆڕیوە وەڵا هەموو کاتێ ئەوە جلی کوردی لە بەرەکەی بەڵێ حەزلێتی بەڵێ زۆر زۆر جوانن لەگەڵ هاوڕێکەتان لەگەڵ ئەو هاوڕێیانەی ترتان هەمووتان بە جوانی خۆتان گۆڕیوە ئەوە پێم خۆشە مناڵان گرنگی بە پۆشاکی کوردیە ئەرفین بەڵێ ئەزانی شعریە شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی وەشڵەگیا مەرحەبات و قسێ ماچ و ڕەمە بوو ئاتی بزان و زانی کچالێجە قورعانی نانا قورعان مەزان و تازە ئەلکوڤیوان و نامیشتی شەخوایان ئەڵڵای بەرز و نامەکان ئەی پێغەمبەری سەروەر محەممەد خەیلی بەشە ئەیاش و تاتشکینی ئامینە و عەبدوڵڵا چنەنەوە حێژا ماسە چنەنەوە حێژا ماسە یاخوا مەخکەم و دیمان هەریسە نەخۆین هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر ئەفەرین ئیلیان گیان بەڵێ ئەی تۆ وەشەنی وەشبی قاسەنی وەشبی تۆ چشکەرۆ ئەوە چییە ئەوشتە جوانە بەسەرتەوەی ئەوە چی پێڵێ دەسرەها دەسریحا ئەو جلە جوانان و چی پێڵێن جلی کوردی جلی کوردی ئەی باشە پێم بڵێ تۆ پێم خۆشە من هاتووم بۆ بیارە بەڵێ ئەی باشە حەزەکەی ببین بە هاوڕێ بەڵێ منیش حەزەکەم لەگەڵ هەمووتان ئەبم بە هاوڕێ بەڵام بە یەک مەرج بەڵێ بۆ مەرجەی کەواز لە مۆبایل و تابلێت و ئەو شتانە بێنن باشە لە بری ئەوە سەیری ماوەی مناڵانی کورساتکان فلمکارتۆنی زۆر خۆشمانەیە بەرنامەی زۆر جوانمانەیە کە ئەچینە گوندەکان تەواری هەوڕێ بەرنمەیەکی گەشت و زانیاریتان لەسەر شتانەیە تێکە تا ئێسا ئێوە نەتابیستووە باشە؟ بەڵێ. ئەفەرین یەکچە بڵێ قایم بۆ ئیلیان مناڵە عەزیزەکان عادی هەمووتان بە هەورامی بڵێن زیتەڵە بەخێر بێی بۆ بیارە ئەفەرین ئەیکە خۆشە زاراوەکەتان بەڕاستی زاراوەیەکی زۆر خۆشە ئەو بۆ منیش فێری هەورامی ناکەن لەگەڵ خۆتانە فێرمەکەن زۆر سپاس بەڕاستی مناڵە عەزیزەکان من زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە
بەو هیوایە بکە هەمیشە ئاوا لە خۆشییاکتان بینم توانم جارێکی تریش بێمەوە بۆ لاییەوە بۆ ئەم سروشتە جوانە و لەگەڵێوەیە دووبارە بەرنامەیەکی تر تۆمار بکەمەوە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ